بنێرانی خۆشەویست ئەم کاتتان باش بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی بەشی دووهەمی زامەکانی کۆمەڵگا لەگەڵتان. بەختەوەرم کە جارێکی تر و بێڕای هاوکارانم بووینەتەوە میوانی ماڵەکانتان. هەروەک پێشتر پێتانمان ڕاگەیاند بوو تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە پرسی مناڵانی کار و شەقام. ئێمە تاکەکانی پێکەینەری کۆمەلگا لە ژیانی ڕۆژانەی خۆمان لەسەر شەقامەکان یان لە کارگاکان مناڵانمان دیتووە کە سەرقاڵی کارکردن و فرۆشتنی شتومەکی وەک گوڵ و بنێشت و یان فاڵگرتنەوەن. هۆکاری ئەوەی کە ئەو مناڵانە کار دەکەن دەتوانێت بێت. بێگومان هۆکاری سەرەکی کاری منداڵان هەژاریە و گوشاری هەژاری و نەداری بنەماڵەکان ناچار دەکات تا منداڵەکانیان ڕەوانەی کارگا بەرهەمهێنەرەکان بکەن یان ئەوەی کە لەسەر شەقامەکان سەرقەڵیان بکەن بە کاری دەستفرۆشیەوە، هەرچەند لەناو کۆمەڵگایەکدا کە گرانی بێداد دەکات و هەژاری ڕۆژ لە دوای ڕۆژ حەشیمەتێکی زیاتر بەرەو خوارەوەی هێڵی هەژاری پاڵدەنێت. کارکردنی منداڵان لە بازاڕ و شوێنە گشتیەکان منداڵان تووشی زۆر خەساری کۆمەڵایەتی دەکات کە دەتوانێت ئاماژە بە توشبوون بە مادە سڕکەرەکان، دزی، سوالکردن و زۆر بابەتی دیکە بدەین. کڕین و فرۆشتنی منداڵانی کار بە ئامانجی سوالکردن و بڵاوکردنەوەی مادە سڕکەرەکان لەو خاڵانان کە بازرگانان لە بەرامبەر منداڵانی کار وەک کردەوەیەکی ناحەز و نامرۆڤانە ئەنجامی دەدەن. جگە لە هەژاری سیستمی سەقەتی ئامۆزشیش لە ئێران بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە زۆرێک لە بنەماڵەکان بە تایبەت لە دێهات و حاشیە شارەکان پێش بەچوونی مناڵان بۆ قوتابخانە یان قۆناغەکانی باڵای خوێندن بگرن و ڕەوانەی بازاڕیان بکەن و سەرقاڵی کارکردن بن. لەلای زۆرێک لە سەرپرستی بنەماڵەکان کارکردنی منداڵان دەبێتە هۆی ئەوەی کە فێری پیشەیەک بێت و لە داهاتوودا سەرچاوەیەک بۆ دابینکردنی بژی ژیانی هەبێت. بەڵام مێری یەک شتی تریش هەیە، ئەوەیش ئەوە کە بە پێی تاریفی ڕێکخراوی جیهانی کار ILO هەموو کارێک با کاری مناڵ هەژمار ناکرێت. کارکردن لە کاتی وەرزی پشووی خوێندن و یان کۆتایی هەفتە کە لە تمە لە دەرس خوێندنی مناڵ نادات یان کارکردن لە ناوماڵ بە کاری مناڵ هەژمار ناکرێن، بەڵکو و کارانە بە کاری مناڵ هەژمار دەکرێن و قەدەغەیە کە لەگەڵ تەمەن و جەستە و ڕوحیەتی مناڵ یەک نەیرێتەوە. دیاردەیە کە لە ئێران ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێت و بۆتە گرفتێکی کۆمەڵایەتی. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بێکاری بەشی هەرە زۆری دەرچوانی زانکۆ لە ئێران بووەتە هۆی ئەوەی کە خوێندن و درێژەدان بە خوێندن لای زۆرێک لە ئەندامانی کۆمەڵگا کارێکی بێهودە و بێئاکام هەژمار بکری و ئەوان کارکردنی منداڵانیان بە خوێندن تەرجیح دەدەن تا ئەوەی کە وەک زۆرێک لەو کەسانەی کە زانستگا و قۆناغی باڵای خوێندنیان تەواو کردووە بێکار و پیشە بن. ناوبڕێک دەبینین و دەگەڕێنەوە وڵات. لەوەها دۆخێکی قەیراناوی ئابووری ئێران کە ڕێژەی بێکاری لە ئاستی باڵای 20% بەهۆی ئەرزانبوونی هێزی کاری مناڵان لە زۆرێک لە کارگاکان کە بە شێوەی فەرمی و یان نافەرمی و ژێرزەمینی سەرقاڵی کاری تەولیدن بە تایبەت کارگاکانی فەڕشتنین و جۆشکاری و تامیرکاری و زۆر کاری تر کەڵک لە هێزی کاری هەرزانی مناڵان وەردەگرن. ئەو شێوەکارەی مناڵان بە پێچەوانەی ئیکاری مناڵانی سەرشەقام کە بە بەردەوامی لە بەرچاوی خەڵک و خەڵکدان دوور لە چاوی خەڵک و میدیاکانە و زۆربەی ئەو بنەماڵە هەژارانەی کە نایان هەوێت کەس لە کارکردنی مناڵەکانیان ئاگادار بن مناڵەکانیان ڕەوانەی و کارگایانە دەکەن. هەرچەند کارکردنی و مناڵانە لە ژێر سەقفی کارگاکان و بە دوور لە سەرماوگەرمایە بەڵام بێگرفت و دەرەنجامی خراپ نییە. لانی زۆری و مناڵانە بە حەقدەستێکی کەم و بێبەش لە بیمەی کۆمەڵایەتی بەکاردەگیردرێن. دیسانیش هەر ئەوە نییە کارکردن لەم کارگایانەدا کە بە زۆری دەدیترێت لە ژێرزەمین و دوور لە تیشکی خۆر و تاریک و نمداردان سڵامەتی ئەو منداڵانەش دەخاتە مەترسیەوە. هەرچەند ئامارێکی ڕاست و دروست سەبارەت بە ڕێژەی منداڵانی کار لە ئێران لەبەردەستانیە، بەڵام بە پێی ئامارە فەرمیەکانی حکوومەت ڕێژەی منداڵانی کار نزیک بە 3 ملیۆن کەس بەراورد کراوە. ئەمەش لە حاڵێکدایە کە ئامارە نافەرمیەکان باس لە ڕێژەیەکی 7 ملیۆن کەسی دەکەن. هەروەها ئەو ئامارانە باس لەوە دەکەن کە لە زۆرێک لە منداڵانی سەرشەقام تووشی نەخۆشیهایەک وەک ئەیدز و هێپاتیت هاتوون و ئەوەش خۆی مەترسیەکی گەورەیە بۆ داهاتووی ئەو منداڵانە و هەروەها کۆمەڵگاکە.
هەرچەند چەندین ڕێکخراو لە ئێران سەرخاڵی کارکردن لە بواری مناڵانن وەک ڕێکخراوی بێهزیستی کە شوێنی حەوانەوە بۆ مناڵانی بێسەرپەرست دیاری دەکات بەڵام بەهۆی بێئیمکاناتی و هەروەها نەبوونی پلانی گونجاو و تایبەت بە ڕوحیاتی و مناڵانە وەک زۆربەی کەمپەکانی وەلانانی مادە سەرکەرەکان مناڵانی بێسەرپەرست خاپگاکانی ئەو ڕێکخراوە وەک کەمپێکی ئیجباری دەبین و نایان هەوێت لەوێ بمێننەوە و بەردەوام لە هەوڵی خۆڕزگارکردن لەو کەمپانەن و تووشی باندەکانی فرۆشتنی مادەی سەرکەریان فرۆشی مناڵانی کار دەبن و ڕۆژانە مەجبورن لەسەر شەقامەکان سوال بکەن یانەوەی کا گوڵ بفرۆشن یان مادەی سەرکەر لە بەرامبەر سەرپەنایەک بۆ شەوانە بڵاو بکەنەوە. زۆربەی ئەو مناڵانە تەنانەت تووشی ئازاری جنسی کەسانی باڵادەستی خۆشیان دەبنەوە. هاوڕەیەکی بەرنامە بە ناوی بە کورتکراوەی ناوی ئا پەیوەندی بە بەرنامە و گرتو و ڕاوبۆچوونی خۆی ئاراستەی بەرنامە کردووە کە پێکەوە دەبینین و دەیبیستین. لە ڕاستیدا دیاردەی مناڵانی کار هۆکارگەلی زۆر دەگرێتە بەر سەرەکیترینیان بە دڵنیاییەوە فەقری ئابووریە. فەقر لێرەدا دوو مانا بەخۆی دەگرێت. یەکەم فەقری سروشتی وەک وڵاتی ئەفریقا کە کوردستان لەم بابەتەوە کێشەیەکی نییە وڵاتێکی دەوڵەمەندە. ئەو لایەنە کە فەقر کە مەبەستی منە فەقری ئیستعماریە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ گواستنەوەی هێزی ئابووری بۆ شارەکانی دیکەی ئێران ڕوویداوە. لەم بارودۆخەنا لەبارەی ڕۆژهەڵات منداڵان وەک هێزێکی هەرزان بەکار کە توانای خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەتیان نییە چاولی دەکرێن. هۆکارێکی دیکەم دیاردەیە بەڕای من تێکشکانی هەرە زۆری بنچینەی خانەوادەگی بە نیسبەتی ساڵەکانی ڕابردووە. ڕۆژانە ژن و مێردهایەکی زۆر لە یەک جیا دەبنەوە و کە لەوانەش منداڵانێک بەجێ دەمێنێتەوە کە بەشێکی زۆریان داهاتوویەکی تاریک دێتە سەر ڕێگایان و مەترسیهایەکی زۆر لە داهاتوویە مناڵانەدایە. ئەوان زوو گەورابن و زۆر ئەرکی ژیان ئەکەوێتە سەرشانیان و مناڵی ناکەن. ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی عقدەهایە کە تا کۆتایی ژیان لەگەڵیان دەمێنێتەوە. قوتابخانە ناچن، فێری زانست نابن و بەم شێوەیە لە جیهانی مناڵاندا جێگەیان نابێت. ئەوەی ڕاستی بێت لە کۆمەلگای ئەمڕۆی ئێمە جێگە و پێگەی مرۆڤەکان بە توانایی ئابووریانە. بەم هۆیەشەوە ئەو کەسانی لەم بابەتانەوە بە توانانین بە یەخێکی زۆریان پێ نادرێت و دوا بە دوای ئەوەش مناڵانی کار لە دەورانی شکڵگرتنی کەسایەتی خۆیانە بەرخوردێکی جوان لەلایەن کۆمەلگاوە نابینن. سیستمی حکوومەتیش بە یەخێکی بەم کێشەی نەداوە. هیچ لایەنێکی سیاسی تەنانەت لە شعاری هەڵبژاردنەکانیشیان ئاماژەیان بەم دیاردەیە نەکردووە. میدیاکان کە پەیوەندی ڕاستەو خۆیان بە هێزی سیاسی ئێرانەوە هەیە بە هیچ شێوەیەک باز دەم کێشەیە ناکەن. دیارە کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک نایەوێت ئیعتراف بەبوونی ئەم دەردەوە کێشەیەکی گرنگی کۆمەلگا بکات. لە جیهانە لەلایەن ڕێکخراوی نێونەتەوەیەوە ڕێکخراوی کار بۆ ئەم بابەتانە دامەزراوە. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ڕێکخراوێکی دەوڵەتی بۆ پشتگیری لە مناڵانە نییە. لە هەندێک لە شارەکان ڕەنگە ڕێکخراوەهایەک لەلایەن خەڵکەوە بە شێوەی غێرەڕەسمی بۆ مافەکانیان هەبێت. بەڵام ئەم ڕێکخراوانە بە بۆنەی ئەوەی کە موچەیەکی بەردەوامیان بۆ دانەمەزراوە تەنیا بە یارمەتی مرۆڤە خێرخوازەکان هەڵدەسوڕێت. تێکۆشانێکی بەردەوامیشیان نییە و ناتوانن بۆ شێوازێکی سیستماتیک چارەسەری ئەم دەردە بکەن. ئەم کێشەیە بە باوەڕی من مادامێک باسی لێ نەکرێت مادامێک نەبێتە گفتمانێکی سەرەکی خەڵک و گۆڤار و میدیەکان هیچی لێ ناکرێت. مادامێک یاسایەکی پوخت بۆ کار و کرێکار لە عەمەڵدانە بێت، مادامێک زانایی خەڵک لەم بابەتەوە کەم بێت، مادامێک بایەخێکی پێ نەدرێت بوونی ئەم دیاردەیە شتێکی سەیر نییە. دیارە بۆ چارەسەری ئەم کێشەیە پێچەوانەی هەموو ئەوانە پێویستە. بەداخەوە ئەم کێشەیە لە ناو خەڵکدا هیچ جێگایەکی نییە. خەڵکی ئێمە لەم بابەتەوە بەداخەوە بێ هەڵوێستن. ڕەنگە لە قسەکردنی یاسایی ڕۆژانەدا هەموو کەس ئەم ناکۆکیە پێ ناحەز بێت، بەڵام ئەو شتەی لە عەمەڵدا دەیبینین بێ هەڵوێستی خەڵکە. مناڵانی کار فرامۆش کراون و ئەمە ئەرکی سەرشانی میدیاکانە کە بەرامبەر بەم دیاردەیە هەڵوێست سازکەن. دەستخۆشیەکەم لە ئێوەی بەڕێز کە بایەختان بەم بابەتە داوە. ئەم مناڵانە داهاتووی وڵاتەکەمانن. هیوادارم شتێک نەبێت کە لە کۆتایی بەرنامەکەتان لەبیر بچێتەوە و لە داهاتوودا لێکۆڵینەوەی زۆرتر و جوانتری لەسەر بکرێت. هەر سەبارەت بە مناڵانی کار لێرە لە ئەستۆدیۆ میوانداری خات و ئەمەل جەلال ئەندامی ئەنجومەنی باڵای ژنان و هەروەها چالاکوانی بواری مافەکانی مناڵان و هەروەها لە ڕێگای سکایپەوە پەیوەندیمان گرتووە بە بەڕێز میلاد ئەلایی چالاکی مافەکانی ژنان و مناڵان و هەروەها ڕۆژنامەوان. چەند پرسیارێکیان ئاراستە دەکەین. یەکەم پرسیار بە پەیماننامەی جیهانی مافی مناڵان دەست پێ دەکەم. پێناسەی مناڵان لە چوارچێوە یاسانی و دەوڵەتیەکان چه خاڵگەلێکیان لەخۆ گرتووەتەوە؟ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان.
دیارە ئێمە ئەگەر لە ڕووی مێژوویەوە سێری با بڵێن سەر هەڵدانی بزوتنەوەی مافەکانی مناڵان یاخود ئەو بزوتنەوەی چۆن سەری هەڵداوەوە دواتر ئەم بزوتنەوەیە چی لێکەوتوتەوە و ئەو خاڵانەی کە زۆرتر تەکیدی لێکراوەتەوە لە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ لایەنە مێژوویەکەی ئەگەڕێنەوە بۆ ساڵی با بڵێن 1940 و 1950 لە حربی عالەمی یەکەمە لە جەنگی جیهانی یەکەمە ئەو شەڕە یەک لە دوای یەکەکانی لە ناو دەوڵەتەکانە ئەدرا بە تایبەتی لە حربی بەڵقانە خاتونێک بە ناوی ئینگلاتین جێبەوە ئەو خاتونە یەکێک بوو لە ژنە چالاکەوانەکان کە ئاڵای خەواتی بزوتنەوەی ژنانی هەڵکردە بوو بەڵام لە بواری ئێمەرجنسی و هاوکاریکردنی جەنگەوە هاوکاری با بڵێن جەنگی برینداران و بەهانەوە چوونی بریندارەکانی کرد بینی لە ئەنجامی ئەو شەڕەیەک لە دواییەکانی کە ڕوبەڕووی کۆمەلگاکەی و هاوڵاتەکانی بێتەوە لە جەنگا مناڵان زەرمەندترین توێژە بن کە بۆ خۆیان بەشێک نین لە هەڵگرستانی شەڕەکان بەڵام ئەبنە سوتەمەنی و مناڵان تایە لەگەڵەوەی بەشێک لە جستەیان لە دەستەدەن یاخود بەکارهێنرن بۆ ئامڕازەکانی جەنگ یاخود لە هەمان شێوەیە بێدایک و بێباوکە بن و ئەکەونە سەر شەقامەکان و لە هەموو بەها مرۆیەکان دا ئەماڵێن ئەلێرەوە ئەم خاتونە بزوتنەوەی مافەکانی مناڵانی هەڵکرد و یەکەمین هەنگاوی ئەوە بوو وێنەی ڕاستەقینەی مناڵانی ئەو کاتەی هێنا نمایشی کرد لە پێشانگایەکی فۆتۆگرافیە واتە حقیقەتی ئەو مناڵانە لە ناو جەنگەکان و لە ناو شارەکان و بەتایبەتی لە کۆمەلگای بەریتانیا ئەو کاتە لەبەرەوەی ئەم خاتونە مامەڵەی لەگەڵ مناڵان وا ئەکرد کە مناڵان دوژمن نین هەتا قۆناغی 18 ساڵ لە هەر بەرەیەکی جەنگەکەیا بن واتە لە بەرەی دوژمنیش بە دەوڵەتی بەریتانی یاخود بە بەرین ئەلێرەیە ئەم خاتونە بەهانای مناڵانی بەرەی تریشی ئەکرد واتە ئەیوت لای من هیچ دوژمنێک نییە لە خواردتەمەنی 18 ساڵەوە بۆیە لە وێنەی فۆتۆگرافیەکەیە هەموو ئەو نمایشی ژیان و گوزەرانی مناڵانی نمایشی پێشانی کۆمەلگەی بەریتانیدا ئەلێویایە کۆمەڵگەی بەریتانی ئەمەی پێ هەزم ناکرا بە تایبەتی کار بەدەستانی ئەو کاتەی ئەو سەردەمە ئینگلاتنجێ ڕوبەڕووی دادگا کرایەوە ڕوبەڕووی با بڵێن سزا کرایەوە لەبەرەوەی ئەم تەشویهی با بڵێن وێنای کۆمەڵگەی بەریتانی کرد بۆ ئەوە و ئەمە جۆرێک لە بێڕێزیکردنە بەرامبەر بە بەهاکانی کۆمەڵگای بەریتانی بۆیە ڕوبەڕووی دادگا کرایەوە ئەلێرەوە ئەم بزوتنەوەیە و ئەم سەر هەڵدانە وردە وردە ئینگلاتنجێ بۆی سەلماندن چکا پێی وتن وتی دەرفەتم بدەنێ بۆی من بەرگری لە ئەو خەباتەی خۆم و ئەو لە ئەو نمایشەی خۆم بکەم لە کاتی بەرگریەکانیە تەکید لەوە کردەوە کە مناڵان لەگەڵەوەی خۆیان بەشێکنین لە هەڵگرستانی شەڕەکان بەڵام بەبنە سوتەمەنی یەکەم و لە دەرەنجامدا ئەوە مناڵانن کە زەرمەندی یەکەمە بن لە دەستدانی خێزان و خۆیان و هەموو ئەو بەها مرۆیانەی کە بەها ئینسانانەی کە لە دەستیەدا ئەلێرەوە لە بزوتنەوەی مافی مناڵ سەری هەڵدا و دواتر چەند خاڵێک لە ئەسوەتی ئومەم کە باز لە مافە ئەساسیەکانی مناڵ لە ڕووی ژیانەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی نیشتەجێبوونەوە ئەوانە بە دە خاڵ لە سەرەتایە دەسی پێکرد بەڵام دواتر ئەم بزوتنەوەی یاخود ئەم ئەو خاڵانە چی بوون زۆرتر ئەو خاڵانە تەکید لە مافی ژیان کە مناڵ مافی ژیانی هەیە مافی پاراستنی هەیە لە جەنگەکان مافی ئەوەی هەیە کە تەندروستی و پارێزراو بێ لە ڕووی تەندروستیە واتە زۆرتر تاکید لە خاڵە ئەساسیەکانە کرایەوە لەو سەردەمە زۆرتر بەهانای مناڵەوە بچین لە بوارە ئەساسیەکانی ژیان نەگەوەی کە ئێستا لە ڕێکەوتن نامە جیهانەکەی مافی مناڵ هەیە کە تەواوی ژیان و گوزەرانی مناڵی تیاچر کردێتەوە لەوێەوە ئەمە بوو بە نواتێک یان ئەمە بوو بە سەرەتایەکی جوان و بوو بە سمبولێک بۆ خەباتی بزوتنەوەی مافی مناڵ لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی لێرە و لەوێ لە دەوڵەتە جیاجیەکانی ئەوروپا سەری هەڵدا و ئەم بزوتنەوەی گەشەی کرد دەرەنجام با بڵێن بە درێژایی هەموو ئەو هاو کاریانەی کە کرا لە دوای ئەو با بڵێن پرۆژەی ئەسبەت ئومەم لە ساڵی 1989 ئەگەر ئێمە ڕێکەوتنامەی جیهانی مافی مرۆڤ کە لە 1940 دەرچووە دیارە ئەو ڕێکەوتنامەیە باز لە مافی مرۆڤەکە بەگشتی بەڵام حکمەتی دەرچوونی ئەو ئیتیفاقیانە ئەو ڕێکەوتنامە و ڕاگەیاندانە چییە کە لە دوای ڕێکەوتنامی مافی مرۆڤ دەرچوو لە کاتێکە کە مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتگیر مناڵیش مرۆڤە بۆچی دەرچوو لەبەرەوەی کە ڕێکەوتنامی مافی با بڵێن مافی مرۆڤ نەیتوانی بە تەواوەتی دەرگ بە
حقیقەتی پێداویستیەکان و ژیان و گوزەرانی توێژە جیاجیەکان پێکاتە جیاجیەکان بکات لەوانە ژنان مناڵان بە ساڵاچوان کە مندامان و هەتا دوایی چەندین پرۆتۆکۆل و ڕێکەوتنامەی جیهانی لێکەوتەوە. سەرنجام لە 1970 ڕێکەوتنامەی مافەکانی مناڵان دوو قۆناغی بڕی. قۆناغی یەکەم ژمارەیەکی زۆر لە دەوڵەتان لەسەر ئاستی ئەوروپا و ڕۆژاوایە ئەم ڕێکەوتنامەیان قبول کرد، ڕازی بوون بەوەی کە ئەم ڕێکەوتنامە بچێتە بواری جێبەجێکردن ئیمزایان کرد. لە 2 یانزەی 1970 ئەم ڕێکەوتنامەیە چووە بواری جێبەجێکردنەوە، واتە دەوڵەتەکان ئیلزام کران کە ئەبێ ڕێکەوتنامی مافی مناڵ هەر کامێک لەو دەوڵەتانە کە ئیمزای ئەکات لە بواری کردداریە ئەمە جێبەجێ بکات. هەڵبەتە ئەوە قسە زۆر هەڵەگرێ، ئایا لەگەڵ ئەوەی ئەو هەموو ڕێکەوتنامانە هەیە و ئەو هەموو پرۆتۆکۆل و باڵێن بڕیارە یەک لە دوای یەکەکانی کۆمەڵی نەتەوەی گرتوەکان هەیە، بۆچی هەتا ئێستاش لەسەر ئاستی دنیاە و لەسەر ئاستی کۆمەلگەی نەدەوڵەتی هێشتا وەکو پێویست ئەم ڕێکەوتنامانە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئەبینین لە ڕووی تیۆریەوە و لە ڕووی ئیلزامبوونیانەوە دەوڵەتەکان زۆریان. بەنمونە دەوڵەتی عێراق کە ئێمە تیاژین لە 1994 بۆ چاوبەستن یان بۆ هەڵخەڵەتاندنی کۆمەلگەی نێودەوڵەتی لە 1994 ڕێکەوتنامەی یعنی ئیمزا کرد و ئیلزامیەتی دەوڵەتی عێراقی ڕاگەیان بەرامبەر بە ئەم ڕێکەوتنامەیە. بەڵام هەر لەو کاتەی کە دەوڵەتی عێراقی ئەم ڕێکەوتنامەی ئیمزا کردبوو و بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاندبوو بەرامبەر بەوە، ئەو راپۆرتانەی کە بەرامبەر بە نەتەوەی گرتوەکان بەرپرسیار بوو بۆ یونیسێف بەرزی بکاتەوە لەبەرەوەی لە ساڵی 91 بەهاری 91 هەرێمی کوردستان ڕاپەڕینە مەزنەکەی ئەنجامدا بوو و مناڵانی باشووری کوردستان لەو سێ پارێزگایی کە ئازاد کرابوو لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی ناوەندی بوو، حکوومەتی بەئەس بوو. بۆیە لە تەقریری تەقدیمکردنیان لەو تەقریری کە پێشکەشی نەتەوەی گرتوەکانی کرد بە هیچ شێوەیەک باسی لەو هەموو پێشێرکارانە ئەکرد کە بەرامبەر بە مناڵی کورد کردوێتی لەوانە ئابلوقەی ئابووری کە بەرامبەر بە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر گەورەکردن یان زیادکردنی تەمەنی مناڵانی خوار تەمەن 18 ساڵ بۆ ئەوەی ڕۆی سزای سێدارەدانوان. بەڵە زۆر سپاس بەڕێز ئەمال. ئێمە لە ڕێگەی سکایپەوە میوانی ترمان لەگەڵا دوای پرسیارێک لەوە کە مەگەڕێمەوە لای جنابتان. ڕووبە میوانی سکایپیمان میلاد ئەلایی چالاکی مافەکانی ژنان و منداڵان پرسیار دەکەم. ڕای ئێوە سەبارەت بە منداڵانی کار کە بەرپرسانی حکوومەتی دەڵێن حاڵەتە نەک دیاردە و ئەو حاڵەتانە تایبەتە بە خەڵکی وڵاتانی تر کە دانیشتوی ئێرانن لەوانە وڵاتی ئەفغانستان چییە؟ البته نظرم من نسبت به این سوال اینجوریه که حالتی رو که حالا قبلا هم جمهوری اسلامی ایران به حکومت داره اشاره میکنید، به نظر من از حالت از اون چیزی که میگن خارج شده و به صورت پدیده هم شده و الان این پدیده که این پوست شهر و وضعیتش وخیم هم هست، چون توی جنوب تهران مناطقی هستن که خیلی از بچه‌ها کودکان کار هستن که اصطلاحاً بهشون میگن کودکان کار، شاید خیلیشون کار نکنن، معتاد باشن و ازشون سوء استفاده جنسی باشه و ناقل بیماری باشن و کلا اصلا مدرسه هم نمیرن. خب شناسنامه ندارن، یعنی بچه‌هایی که الان فاقد شناسنامه هستن رو ارگان‌هایی که متقبل باید باشن بابت پیگیریشون، خب این هم ضعیف انجام میشه هم توی چیز قرار نمیگیره، یعنی برنامه‌های اصلی و واجبی که باید بهش رسیدگی بشه همیشه خب لاپوشونی میشه یا اینکه بودجه واسه اونا بریده نمیشه یا از NGO ها و ارگان هایی هم که به صورت شخصی میخوان به اونها کمک کنن پشتیبانی نمیشه. ولو بعضی اوقات شده که من شاهدش بودم که مثلا ارگان هایی بودن که نتونستن فعالیت خودشون رو ادامه بدن به صورت مستمر و توی کارشون خب خلل سیاسی یا خلل اجتماعی و اقتصادی به وجود اومده. حالا اینکه افغانی هستند بعضی از لایه‌های اجتماعی که توی جنوب تهران، حالا من اگرم می‌بینیم درباره تهران صحبت می‌کنم به خاطر اینکه بیشتر روی تهران تمرکز داشتن و ارتباط داشتن با اون NGO ها، اصطلاحاً توی اصطلاح مردم تهران بهشون میگن خب غربتی. این غربتی‌ها خب یک ساختار اجتماعی دارن و این ساختار اجتماعی قبل از انقلاب بوده و بعد از انقلاب هم بوده
ساختار اجتماعی نه خودش میخواستن درستش کنن، نه دو تا دولت، چه دولت قبل از انقلاب و چه دولت بعد از انقلاب، آنچنان مهم نمیدونسته این قضیه رو. برای من خیلی جالبه که مثلا جمهوری اسلامی بعضی اوقات میگه خب قبل از انقلاب یک سری فقرا بودن و مثلا شاه کمک نمی‌کرده به مردم فقیر این چیزا، بعدش هم قضیه وجود داشته. بەڵێ بەڕێزان دەگەڕینەوە لای خاتوو ئەمال جەلال ئەندامی ئەنجومەنی باڵای ژنان و چالاکی بواری مافەکانی ژنان و منداڵان. خاتوو ئەمال ڕێکخراوە جیهانەکانی داکوکاری مافی منداڵان بەگشتی لە چ ڕێگاگلێکەوە یارمەتی بە وڵاتانی بەناوی جیهانی سێهۆم دەکەن سەبارەت بە پرسی منداڵانی کار و شەقا. طبعا ئەگەر باز لەبەر پرسیارەتی ئەوە بکەین لەگەڵەوەی ئەو ڕێکەوتنامانە وەکو باسم کرد لە سەرەتا هەیە و حکوومەتە خۆجێیەکان یاخود دەوڵەتەکان ئیلزام کراون بەرامبەر بۆ ڕێکەوتنامە و بەشێک لەو دەوڵەتانە ئیمزایان کردو واتە کە ئیمزایان کرد بەرپرسیارەتی یەکەمەکەوێتە ئەستۆی دەوڵەتەکە خۆی لە ڕاپەڕاندنی ئەرکەکان و بەرپرسیارەتەکان بەرامبەر بە مافەکانی مناڵان و بەرامبەر بە مناڵان بۆ هەموو ئاستەکانی تەمەنی واتە بەپێی قانونی عراقی و بەپێی قانون کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانیش پەیڕەوەکرێەوەیە کە مناڵ هەتا تەمەنی 18 ساڵ مناڵە بەپێی قۆناغەکانی تەمەنی مناڵی کەواتە ئێمە ئەگەر باز لە پشتگیری یا پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەین ڕێکخراوێکە بەناوی ڕێکخراوی یونیسێفەوە کام ڕێکخراوە تایبەتە بە مافەکانی مناڵان و سێکتەرە جیاجیاکانی هەیە بنمونە سێکتەری پەروەردەی هەیە سێکتەری سیاسەتی پاراستنی مناڵی هەیە سێکتەری تەندروستی هەیە و بەشەکانی تری ئەم ڕێکخراوە کار لە چیەکات کار لەو بەتایبەتی لەو دەوڵەتانەی کە پاشماوەی جەنگن یان لەو دەوڵەتانەی کە ڕوبڕی هەژاری بوونەتەوە یان لەو دەوڵەتانەی کە وەکو پێویست نەیتوانیوە با بڵێن مافەکانی مناڵان لە چەرچێوەی یاسا و پرۆتۆکۆڵە نێوخۆیەکانی خۆیان ڕێک بخات یەت ئەم ڕێکخراوە کار لەسەر ئەم لایەنانە ئەکات بەنمونە سێکتەری پەروەردەیە باز لەوە ئاکات کە ڕێگری بکات لە دیاردەی باڵێن دەرچوون لە خوێندن یاخود واسێنان لە خوێندن و ئەو دیاردەیە بگێنێتە ئاستێکەوە بگێنتە ئاستی حاڵەت چونکە هەر کاتێک کە لە بواری پەروەردەیە کەم تەرخەمی هەبوو یاخود پێشێرکاری هەبوو تندوتیژی هەبوو و ڕادەی هەژاری گەشتە ئاستێکەوە خێزانەکان بە ناچاری مناڵەکانیان لە خوێندن دەرەهێنن و سەرنجام ئەبنە مناڵی سەرشەقام یاخود ئەبنە مناڵی کارکردن یاخو مناڵێکن کە ئەخرنە بەرکار بۆ دابینکردنی بژێوی خێزان ئەلێرەیە ڕێکخراوی یونیسێف ئێوێ هەوڵ بدات لەگەڵ دامەزراوە ناوخۆیەکانی ئەو دەوڵەتە بۆ ئەوەی بتوانێت هەم دیاردەکە کەم بکاتەوە هەم لە هەمان کاتشە حکوومەت بۆ خۆی بەرپرسیارەتی هەبێ بەرامبەر بە نەهێشتنی ئەم دیاردەیە و هاوکاریکردنی خێزانە هەژارەکان بۆ ئەوی کە مناڵەکانی لە خوێندن دانەبڕن بە هەمان شێوە ئێمە ناتوانین دیاردەی کارکردنی مناڵ بنەبڕ بکەین واتە تۆ ناتوانانی بڵێ نابێ مناڵ بە هیچ شوێ کار بکە چکە ئەگەر لە ڕووی واقعیەوە و لە ڕووی دۆخی ناوخۆی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیری بکەیت هەرێکێک لەوانە بە چەندین قۆناغی ململانەی جەنگ و ناکۆکیەکانە ڕۆشتون بۆیە سەرنجام مناڵتیایە زەرمەند بۆکو باسم کرد و لەم زەرمەندەیە مناڵ وەکو دایک و باوەک بەرپرسیارەتی خێزانی هەڵگرتووە و زۆر جارە مناڵانی کە باوکیان لە دەستەدەن لە جەنگەکانە و ڕوبەڕووی کارە ساتە بنەوە ئەم مناڵانە وەکو خێزانەکەی وەکو دایکەکەی وەکو گەورەکان بەرپرسیارەکرێ لە دابینکردنی بژێوی خێزان و سەرنجام ئەچێتە ناو بازار ئەچێتە ناو سەرجادە و ئەبینین مناڵان ڕوبەڕووی پێشەرکاری ئەبنەوە لە کاتێکا کە مناڵ لەسەر شەقامە ئەلێرە مەترسیەکە دەست پێکات لەکوێیە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوی یونیسێف و ڕێکخراوە تایبەتمەندەکان و یاسا نێودەوڵەتیەکان و یاسای یان باڵێن ڕێکخراوی کاری نێودەوڵەتی تاکید لەوە ئەکاتەوە لە کاتێکە تەمەنی مناڵی دەستنیشان کردووە بۆ کارکردن نابێت لە 14 بەرەو خوارەوە بێ واتە ناکرێت مناڵی 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ لەسەر شەقامەکان لە بازارەکانی کارە ببینرێت و کاتێک کە ئەمەی دەستنیشان کردووە لەگەڵ ئەوەشە کە مناڵ لە تەمەنی 13 بۆ 14 ساڵ کاتێکە لە بازاری کاریشە ئەیبینن نابێت لە شوێنێکا کار بکە کە زیان بە هزر و جەستە و دەروون و کەسایەتی ئەم مناڵە بکات چۆن یعنی کاتێک کە مناڵە بینین لە بازاری کارە بنمونە لە بازاری دۆلارە یان لە ناو
فیتەر و سایقا یان لەناو بازارێکا کەنە گونجاوە لەو یان لە نادیەکانی شەوانە ڕێز و خۆشەویستین بۆ هەموو پیشەکان بەڵام ئەم پیشانە ئەبێ خەڵکی لە ڕووی عقلانیەوە و لە ڕووی تێگەیشتنەوە لە ڕووی کامەڵبوونیەوە گەشت بێتە ئاستێکەوە کە بتوانێت خۆی بپارێزیە بەڵام وەختێک کە مناڵ لە ئەو تەمەنە ناسکایە کە ئەچێتە ناو ئەو ژینگەیە و کە ئەچێتە ناو ئەو بازارە ڕوبەڕووی چەندین حاڵەتی ناتەبیعی ئەبێتەوە ڕوبەڕووی دەستدرێژی ئەبێتەوە ڕوبەڕووی پێشێلکاری ئەبێتەوە ڕوبەڕووی تێکشکانی دەرونی ئەبێتەوە لە هەمان کاتیشە لە ڕووی پێگەیشتنی و لە ڕووی گەورەبوونی جەستەییەوە ئەم مناڵە لەبەرەوەی لە ژێر کارێکی قورسایە تووشی شڵەژانە بێ و سەرنجام تووشی زیانە بێ بۆیە ڕێنمایی و یاسا و هەموو ئەوانە تاکید لەوە ئەکەنەوە ئەبێ مناڵ لە بازاری کارە دەوڵەت ئەبێ فراهەمی ژینگەیەکی تەندروست بکات بۆ ئەوەی با بڵێن ئەو وەرشە هەیە کە تایبەتمەندە بەوە پیشەی کاریان فێر بکات و لە فێرکردنی پیشەکانە خوێندنیشان دانەبڕێلەوە و پشتیوانی بکرێت ئەمە لە ڕووی تیۆریەوە هەمومان قسەی لەسەرەکەین و هەوڵی لەسەردەین بەڵام لە ڕووی واقعەوە بە نمونە ئێمە ئەگەر لە باشووری کوردستان یاخود لە ناوچەکانی تری ڕۆژهەڵات و باکوور و لە دەوڵەتەکانی عەرەبی و دەوڵەتە ڕۆژهەڵاتیەکانە ببینین ئەبینین مناڵ نەخێر لەگەڵەوەی هەموو تاکید لەم دۆخە ئەکەنەوە لەم بارە ئەکەنەوە بەڵام مناڵان ڕوبەڕووی مەترسی گەورە گەورە ئەبنەوە کە هەم بێبەش کراون لە مافە سەرەتاییەکانیان وەکو ئینسان لەوەی کە وەکو ژینگەیەکی تەندروستی هەبێ و هەم لە هەمان کاتشا ڕوبەڕووی بەرپرسیارەتی گەورە کراونەتەوە و ئەوان بوون بە بەشێک لە بەرپرسیار لە دۆخی خێزانێکی لە هەمان کاتە ڕوبەڕووی دەستدرێژی ڕوبەڕووی پێشێلکاری و ئەبینین لە ناو چاکسازیەکانە لە ناو گرتوخانەکانە ژمارێکی زۆر مناڵ بەکارهێنراون لە وڵاتانە ئەو ڕێکخراوە جیهانیانەی داکوکاری مافی مرۆڤ و منداڵان بە تایبەت منداڵانی کار و شەقام ئەو دەوڵەتانەی کە ئەو یاسایانەی ئەوان دیاریان کردووە واژۆیان کردووە ئەگەر پێشێلکاری بکەن لەو زەمینەدا لەو بوارەدا چۆن ڕوبەڕووی سزایان دەکاتەوە ئەیاتوانن ئەو ڕێکخراوانە بە شێوەی ڕاستەوخۆ ڕوبەڕووی سزایان کاتەوە ئەکرێت بە نمونە ئێمە دەوڵەتی عراقی بێنین دەوڵەتی عراقی هیچ مستەمسەکێکی با بڵێن دەست نەکەوت کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڵام لە مەسەلەی کیمیاباران و لە مەسەلەی ئەنفالە و لە مەسەلەی کوشتار و لە مەسەلەی زیندانەکان و پێشێلکردنەکانی مافی مرۆڤ با بڵێن بەڵگەی زۆر گەورە لە بەردەستا بوو بۆیە لێدانی عێراق لە کاتی خۆیان کە هاوپەیمانان لە عێراقیاندا لەگەڵ داگیرکردنی کوێت بینیان چەندین پێشەرکاری هات بۆیە ئەمەش جارێکی تر سیاسەت تێکەڵی بۆتەوە چکە زۆر جار ئەبینین دەوڵەتەکان بە ئاشکرا پێشێلکارەکانیان کردو بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی یانگوێی لێخەواندووە یان بێدەنگ بووە یان خۆی دزیوەتەوە لەو بەرپرسیارەتە بەرژەوەندیە نێودەوڵەتیەکان و بەرژەوەندە سیاسیەکان و ململانە سیاسیەکان وی کردووە مرۆڤەکان تا ئەبنە قوربانی و ئەبنە زەرمەندی یەکەم بۆیە بەڵێ مەسەلەی مافی مرۆڤ یەکێکە لە مەسەلا گرنگ و هەستیارەکان کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەم مەلەفە باشتر ئەجوڵێنێ لە ڕێگای تەقاریری خۆیەوە بەڵام ئێستا جیاوازی ئەگەر بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە سەدەی پێشوە بکەین ئەبینی ئێستا لەبەرەوەی ڕاگەیاندن ئامرازەکانی تەکنۆلۆژیا گەشەیان کردووە و کۆمەلگا بەگشتی وەکو گوندێکی لێ هاتووە دنیا بۆیە بە ئاسانی زانیاریەکان و با بڵێن پێشێلکاریەکان و دەستدرێژیەکان بە ئاسانی ئەکەونە سەر مەڵپەڕ و ڕۆژنامە و من لێرە پرسیارێک کاراستەی میوانی دیکەی بەرنامەکەم ئایا هەوڵێک بۆ پشتگرتن یان پەروەردەکردنی ئەو مناڵانە دراوە و ڕۆڵی ڕێکخراوی بەهزیستی و بیمەی کۆمەڵایەتی چییە و هۆکاری چییە زۆربەی ئەو مناڵە بێسەرپەرستانە خوازیاری بوون لە ژێر پوششی ڕێکخراوی بەهزیستی نین همونجور که گفتم بابت پاسختون به این سوال بنده میگم خب من کارم خب تحصیلاتم هنر بوده و بیشتر روی پروژه های مستند اجتماعی کار میکردم یعنی بیشتر روی حوزه هایی که به علوم انسانی مرتبط میشه اما اینکه من بخوام الان دوباره برگردم بگم بیمه تامین اجتماعی یا به باشه تنها به صورت مثال و خیلی موردی میتونم به این قضیه اشاره کنم مثلا بهزیستی کودکی بود که من روی پروژه کار کرده بودم که به صورت کوچه خیلی کوتاه مدت بود و بیشتر بود خبری پیدا کرده بود روی کودکی بود که
زمانی که به دنیا آمده بوده خب معتاد به هروئین بوده و توی خونش هروئین بوده، به خاطر اینکه مادر پدری بودن که توی آلونک زندگی میکردن و اونها معتاد به شیشه و هروئین بودن. و خب وقتی ما سازمان بهزیستی رو خبر کرده بودیم، سازمان بهزیستی کاملا این قضیه رو به دوش نگرفت، نیروی انتظامی نتونست بچه رو بگیره و تامین اجتماعی خب طبیعتا تو اون قضیه هم نبود. اما اینکه بخوام بگم توی چه بخش‌هایی تامین اجتماعی و بهزیستی داره چی کار میکنه، خب بهزیستی یک سری قانون داره، بهزیستی یک سری قانون تصویب کرده، یک سری مأمور و ارگان‌ها هم تصویب کردن و هستن که کمک کنن به این قضیه. اما عملا یه جورایی بهتون بگم عقیمن، یعنی اون حالت اینه که بخوان پاسخگو باشن یا بخوان رسیدگی بکنن فقط به صورت یه سری امورات اداری تبدیل شده و به نظر من جا داره که خود شهرداری، خود تامین اجتماعی و خود بهزیستی یه نگاه دوباره‌ای داشته باشه روی این قضیه، به خاطر اینکه خیلی سرعت رشد این لایه اجتماعی که الان داریم دربارش صحبت میکنیم خیلی بیشتر از این رخوت و تنبلی که الان توی سیستم هست و مطمئناً یک حالت بحرانی به وجود میاره برای خودش. و اینکه حالا یه پاسخی هم به این سوال داده باشن، رقابتی آیا خودشون دارن برای ارتباط برقرار کردن با ارگان‌ها. واقعا اینه که من توی تمام تحقیقاتی که داشتم دیدم که کودکان افغانی و خانواده‌های افغانی خیلی علاقه بیشتری دارن برای تغییر زندگیشون. یعنی خانواده‌های ایرانی واسه من همیشه عجیب بوده اون حالتی رو که بخوان همکاری کنن، رغبت نشون بدن برای آموزش دادن بچه‌ها، سواد آموزیشون، پزشک دیدن پزشک، چک شدنشون، چکاپشون و کنترل رابطه‌هاشون. افغانی‌ها همیشه موفق‌تر خودشون نشون دادن، راغب‌تر نشون دادن. خب از این لایه همیشه من واسم جذاب بوده که افغانی‌ها خیلی راحت‌تر به خاطر اینکه تجربه‌ای که داشتن تو طول سالیان زیاد، خب بدبختی آوارگی هم زیاد داشتن، خب خیلی راحت تر درک کردم واسه تغییر. اما من راستشو بخواین این رغبت و این حالتی که داره به وجود میاد که ما دربارش داریم صحبت میکنیم، احساس میکنم خود خانواده ها هستن که نیازی میبینن واسه تغییر کردن فرهنگیشون. ارگان هایی هستن توی تهران و ایران که به صورت NGO و به صورت اون ارگان‌های خیریه دارن فعالیت میکنن. اما چون من تأثیرش با اون صحبتی که با خود این ارگان‌ها داشتم و افرادی که به صورت ولنتیر و داوطلبانه داشتن اون تو کار میکردن، حالا به این قضیه داوطلبانه هم اشاره میکنم و دقیقا این یکی از خود همین مشکلاته، میدیدم که خودشون ناراضی هستن ارگان هایی که کمک میکنن. ناراضی هم به خاطر اینکه خود دولت کمکشون نمیکنه، براشون بودجه تعیین نمیکنه. دولت خودش میخواد که به زمانی که یه NGO شروع میکنه به فعالیت کردن، یه ارگانی شروع میکنه به فعالیت کردن، با سیاست‌های تبلیغاتی خودش جلو بره. خب طبیعتا وقتی سیاست تبلیغاتی خودش رو میخواد، هدف از بین میره و وقتی هم هدف از بین بره، خب در این حالت داد و ستد به وجود میاد. خب طبیعتا به بچه‌ها هیچ وقت رسیدگی نمیشه، به خانواده‌ها رسیدگی نمیشه. اما اون NGO هایی هم که الان به صورت مستقل بدون باج دادن به دولت، بدون که بخوام باشون شروع بکنم به زد و بند تبلیغاتی، خب دارن فعالیت میکنن، اما فعالیتشون باز هم ضعیفه و خود خانواده هم وقتی نمیان ارتباط برقرار کنن با NGO ها و ارگان ها، سرد میشن و خودشون حالتی مثلا یک ذره خب ولنتیرها خودشون ناامیدانه خب یا تغییر میدن ارگان ها رو یا جدا میشن از هم دیگه. چون این یه بحثیه که الان توی خود ارگان ها و چیزا هست، ارگان هایی که دارن کمک میکنن و NGO ها هست که مثلا یه مؤسسه هست به نام مؤسسه امام علی یا خود کودکان کار یا مؤسسه طلوع که بیشتر به کارتون خواب ها و معتادا کمک میکنه. اینها قبلا خیلی از کارمندا و ارگان ها کارمندهاشون با همدیگه فعالیت داشتن، خب جدا میشن، بودجه هاشون رو تقسیم میکنن و بودجه هاشون رو جدا میکنن، از ارگان های خیریه‌شون میکنن با اونها فعالیت کردن و از اونها سرمایه بگیرن بابت کار. اما خود دولت به ندرت و به صورت خیلی موردی میشه که به اینها کمک کنه. ولو این NGO ها به نظر من
جوابشون همیشه این بوده که ما کمک میکنیم، اما از 100% نیرویی که ما داریم میذاریم وسط این کار شاید 5% یا 10% ما بتونیم یک خانواده رو یا یک کودک کار رو از این وضعیت خودش نجات بدیم و آگاهش کنیم که میشه تغییر کرد. ئەمە خەم باسی ڕێکخراوەکانی پاراستنی مناڵانی کار و سەرشەقاممان کرد. لێرە و لە هەرێمی کوردستان لەو ڕێکخراوانە ڕوانینی خەڵک نسبەت بۆ ڕێکخراوانە چی وایە هیچ تەئسیرێکی بووە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی مناڵانی کار لەسەر شەقامەکان؟ حتمما ئەگەر ئێستا بە بەراوردیکەین بە ساڵی 90ەکان سەرەتای ڕاپەڕین لەگەڵەوەی کە ژمارەیەکی ڕێکخراوی پیشەیی و ڕێکخراوی جەماوەری هەبوون وەکو خوێندکاران و لاوان و هونەرمەندان و نووسەران و ژنان، بەڵام ڕێکخراوی تایبەتمەند یاخود ڕێکخراوی ناحکومی وەکو لۆکەڵ NGOکان نەبوو لە کوردستانە. لە ساڵی 92 ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دامەزراوە و ڕێکخراوە خزمەتێکی گەورەی کرد بە بواری مافەکانی مناڵان لە ڕووی پاراستنی مناڵانی سەرشەقام، بەهانەچوونی مناڵانی کەمەندە، مناڵانی نەخۆش، کە بەنیکردنی ژمارێکی زۆر لە مناڵانی بێدایک و باوە کە لەو سەردەمەدا جەنابی مەمجەلال و هێرۆخان ڕۆڵی پێشەنگیان بینی لە پشتیوانیکردنی مناڵانی بێدایک و باوک و چەندین خزمەت و کاری جاجیان کرد لە سێکتەرە جاجیەکان. من بۆ خۆم لە ساڵی 94ەوە وەکو هەڵسوڕاوێک لە باری مافە مەدەنیەکان کارمە کرد و لەو سەردەمەدا ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستانمان دامەزراند لەگەڵ هاوڕێکانم لە لانەی مناڵان. سەرەتای دەستپێکردنی کارەکانمان ناساندنی تەنها مافەکانی مناڵان بوو بەوەی کە چۆن مناڵ گزارش لە مافەکانی خۆی بک لە ڕێگای وێنەوە، لە ڕێگای سرود و مۆسیقا و گۆرانی و لە ڕێگای چالاکی وەرزشیەوە. ئەگەر ئێستا سەیریکەین و بەراوردیکەین لەگەڵ ڕابردووە لەو سەردەمەیە وەختێک ئێمە ئەچوینە ناو هەر دامەزراوەیەک لەگەڵ گەورەکان قسەمانە کرد و باسمان لە مافەکانی مناڵە کرد و ئەمانوت ئێمە ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستانین و کار بۆ مافەکانی مناڵانەکەین، جۆرێک لە پێکەنین و جۆرێک لە زەردەخەنە سەیریانە کردین وەکو لە گاڵتەکردن لەوەی کە مافی مرۆڤ لەکوێیە هەتاکو مافی مناڵ هەبێت. یعنی تۆ لە کاتێکە لە بارودۆخێکای کە مافی مرۆڤ وەکو پێویست گەورەکان نازان مافەکانیان چیە چجای ئەوەی مناڵ مافەکانی خۆی بناسێت یاخود مافی پێ بناسێنی، بۆیە جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە و جۆرێک لە با بڵێن دژایەتیکردنی ئەو شێوازە لە کارکردن و جۆرێک لە ئەوەی کە پشتیوانی وەکو پێویست ناکرا. بەڵام ئێمە نەوەستین لە خەبات و لە کارکردن لە بوارە هەنگاوەکانمان بەرەو پێش بردووە کارمان کرد. سەرنجام ڕێکخراوی نێودوڵەتی هاتە ئاراوە و یەکێک لەوانە وەکو باسم کرد ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانی و کە چەندین ڕێکخراوی تری نێودوڵەتی. لە دوا هەنگاوەکانی کە ئێمە کارمان کرد بینیمان کۆمەلگا ئاستی وشیاری قۆناغێکی تری تێپەڕاندووە کە ئێستا ئەگەر سەیریکەین بە بەراوردیەوە دایکان، باوکان، خێزانەکان و بەرپرسیاران لە دەستگا فێرکاری و پەروەردەی و تەندروستیەکانە ئەبینن هەنگاوی گەورە گەورە ئەنێن و خۆیان بەشێکردنەوەی کە مناڵەکانیان ئەبن بۆ شوێنە جاجیاکان بۆ پاراستنی مناڵ بۆ پەروەردەکردنی مناڵ. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا مەسەلەی مناڵ و پرسی مناڵ و مافەکانی مناڵان نەبووتە ئەولەویەتی کاری دامەزراوە فێرکاری و پەروەردەیەکان، نەبووتە کاری دامەزراوە جێبەجێکاریەکان، نەبووتە کاری دامەزراوە یاسادانانەکان. بە نمونە هەر سێدەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن و دەسەڵاتی قەزایی سەبەبەکە ئەوەیە کە هێشتا ئیرادەیەک یا هێشتا باوەڕێکی بەپتە و بە مافەکانی مرۆڤ و مافەکانی مناڵان وەکو پێویست نییە و هێشتا عرف و عادات و هێشتا ئەو با بڵێن کلتورە چەسپاوەی کە لە ڕابردوودا لە دوژمنەکانی ئێمە لە فەرهەنگ و کلتور و بەرنامە و پرۆگرامەکانی ئێمە چەسپاندە بوویان هێشتا ڕێگ و ڕیشەی ماوەی هێشتا وەکو پێویست نەیتوانیوە خۆی ڕزگارکە و خۆی دابماڵێنێ لەوانە و بەهایەکی دیموکراتی و کۆمەلگایەکی دیموکرات و ئینسانێکی مەدەنی و ئاشتی خواز بەرهەم بێنێ کە سەرنجام تایە کۆمەلگا. ئەگەر ئێمە باز لە مەسەلەی گرنگی مافەکانی مرۆڤ و مافی مناڵ بە تایبەتی بکەین هەمیشە جەخت لەوە ئەکەینەوە. ئەگەر ئێمە مانەوێ کۆمەلگایەکی دادپەروەر، کۆمەلگایەک دوور لە توندوتیژی و دەسەڵاتێکی دادپەروەرانە دەستەبەر بکەین بۆ کۆمەلگا بۆ هاوڵاتی پێویستەکە لە مناڵەوە دەست پێ بکەین، چونکە مناڵ وەک چۆن زاناکان و بیرمەندەکانی بواری مافەکانی مناڵان تاکید لەوە ئەکەنەوە مناڵ وەکو لاپەڕێکی سپی وایە وەکو هەویرێک وایە بەدەستەوە. سیستەمی پەروەردە و دەستگا فێرکاریەکان و خێزانەکان و قۆناغەکانی تەمەنی مناڵی ئەگەر ئێمە بە زانستیانە و بە ئینسان دۆستانە مامەڵە لەگەڵ تەواوی تەمەنەکان بکەین ئەتوانین لە داهاتوودا
مرۆڤێکی ئاشتی خواز ژینگە پارێز دادپەروەر دوور لە توندوتیژی و بەها دیموکراسی و مەدەنیەکانی تیا بچەسبێنین. بۆچی؟ چونکە ئەمە تەنها مناڵ نییە کە قازانجەکە لەم دۆخە، بەڵکو سەرنجام کۆمەڵگەی مرۆڤایەتی قازانجەکە و ئەگەر بە پێچەوانەوە وەکو ئێستا ئەیبینین بەداخەوە توندوتیژی لە ناو خێزانەکان، لە ناو بازار، لە کۆڵان، لە گەڕەکە، لە ناو کۆمەلگا، لە ناو دامەزراوە جێبەجێکاریەکان، لە دامەزراوەکانی ترە گەورەکان ئەبینین حاڵەتی تووڕەبوون هەڵچوونەکان زۆرە و سەرنجام بە لێدان و توندوتیژی بەکارهێنرێتەوە. لە دەرەنجامی توندوتیژی بەرهەم دێتەوە. واتە مناڵێک کە ئەمڕۆ ڕۆڵی سزای گەورەکانە بێتەوە، کاتێکە گەورە ئەبێ ئەمیش دووبارە هەمان تۆڵە ئەکاتەوە، هەمان سزا دووبارە ئەکاتەوە لەگەڵ بەرامبەرەکە. بۆیە پێویستمان بەوەیە کە یاسا ناوخۆیەکان و یاسا نێودەوڵەتیەکان لە ڕووی کردداریەوە و لە ڕووی کولتوریەوە بچەسپێنرێ و ڕەنگ بداتەوە لە ڕەفتار و لە بیرکردنەوە و لە ئیرادەی تاکەکان لە کۆمەلگایە. واتە ئەمە تەنها بەلایەنێکیش ناکرێت، واتە ناکرێت تەنها قوتابخانە بە تەنها وەرگین کە ئەڵێن دەستگا فێرکاریەکان واتە پرۆگرامەکانی خوێندت، واتە مامۆستاکان کە پرۆگرامەکە ئەڵێنەوە، واتە ئامرازەکانی فێرکردن و بینایی قوتابخانە و قۆناغەکان، واتە لە دایەنگاوە بۆ باخچەی ساوایان، بۆ خۆناغی بنەڕەتی و هەتاکو و زانکۆ. ئەمە ئەبێ حەڵقەیەکی ئۆرگانیکی بێت. لە هەمان کاتە ئەبێ خێزان وەکو دامەزراوەیەکی گرنگی کۆمەڵایەتی مامەڵێکی تەندروستی هەبێ لەگەڵ دەستگا فێرکارێکە. واتە ناکرێ دایک و باوک بە ئاوازێک مناڵەکانیان پەروەردە بکەن، وە قوتابخانە و مەنهەجەکانی خوێندن ئاوازێکی تر بێ. واتە ناکرێت دوو بیرکردنەوەی جیاواز، کەواتە پێویستمان بە فەلسەفەیەکی حکومڕانی تەندروست هەیە کە تەواوی بەها نێودەوڵەتیەکان ئەمە ڕنگ بداتەوە لە چییە؟ لە پرۆگرامەکان و لە سیاست و لە ژینگەی پەیڕەوکراوی کۆمەڵایەتی ئابووری سیاسی لە ناو کۆمەلگاکە و دەستگاکانی ڕاگەاندن ئەبێ ڕۆڵی پێشەنگ ببینن. ڕۆڵی دەستگاکان لەکوایە؟ لەوەیە کە ئەبێ بەرنامەی تایبەتی هەبێ بۆ وشاری تاک، بۆ وریاکردنەوەی خێزان و بۆ ئاڕاستەکردنی خێزان و کۆمەلگا بەرامبەر بە گرنگی پاراستنی مناڵ و گرنگری دان بە مافەکانی مناڵان و گرنگی دان بە کەسایەتی مناڵ وەکو کەسایەتێکی تەندروست کە داهاتوی کۆمەلگاکەی لەسەر بنیاد دەنرێت. سپاس ئەمەلخان، من وەک دووە پرسیار لە میوانی تری بەرنامەیە پرسم. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕێژەی مناڵانی کار بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و هۆکاری ئەو زیادبوونە بەچی دەزانن؟ کودکان در معرض آسیب‌های اجتماعی و موقعیت‌های بزهکاری هستن. واقعیتش اینه که خب بچه‌ها اصلا بزهکاری بهشون آموزش داده میشه، یعنی بچه‌ها رو میفرستن سر چهارراها. خب درآمدزایی داره. خب وقتی درآمدی داره که بچه‌ای که درآمدش 300,000 تومان، هیچ وقت یه NGOیی که با 10,000 تومان 15,000 تومان در روز برای اون کار تولید میکنه، خب نمی‌تونه وقت اون بچه رو به سمت خودش بکشه. یعنی یه طرف این قضیه هم هست که توی خیابون خب به این فقرا یا به بچه‌هایی که کودکان کارن شروع میکنن به کمک کردن مالی و دلشون میسوزه. بزرگترین به نظر من اشتباه رو در حق بچه‌ها میکنن، چون اون بچه‌ها اگه ازشون اون پول به صورت بزه دریغ بشه و اون موقعیت هایی که اینها میتونن خلافایی رو انجام بدن، مثلا انتقال مواد مخدر یا حتی خود همون مصرف مواد مخدر، اینها محدوده‌هاش از سمت دولت و مردم محدود بشه، اینها خودشون پناه میارن به NGO ها و سعی میکنن زندگی خودشون تغییر بدن، در صورتی که وقتی فقط برای جرمی خلافی یا بزهکاری، خب اینها تو همون فضا هم باقی میمونن. و بیشتر تاکید منم اینه که بچه‌هایی که الان دارن توی تهران ساکنن و بچه‌هایی هستن که کودکان و کارن، حتی مورد آزارهای جنسی قرار میگیرن و بیماریایی مثل هپاتیت، ایدز بینشون الان داره گسترش پیدا میکنه و این خودش یه جورایی هم عطف‌باره، همین که خطرناک، چون اگه جلوش گرفته نشه مطمئناً در آینده این وضعیت بحرانی خواهد شد. دەستخۆشی دەکەین لە میوانانی بەرنامە و هەروەها هاوڕێی بەرنامە کە لە ناوخۆی کوردستانەوە ڕاوبۆچوونی خۆی سەبارەت بە مناڵانی کار بۆمان ناردووە. زۆر سپاس لە بەشداریتان، خاتوە مەزە. سپاس.
هەروەکەمیشە چاوەڕێی ڕەخنە و پێشنیارەکانتانین ئەگادارتان دەکەین کە تەوەری بەرنامەی داهاتوو شارلاتانیزمە خۆشحاڵ دەبین ئەگەر پرسیارێکتان هەبوو بۆمان بنێرن بەو ئادرسانی لەسەر شاشەکە دەیبینن تا ئێمە شاراستەی میوانی بەرنامەی بکەین تا حوتوی داهاتوو چاوەڕێمان بن. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەمان بە سپاس بۆ ئێوە و میوانەکانی بەرنامە تا دیداری داهاتوو. ماڵە.